دەیان وڵات سەردانی بەریتانیا قەدەغە دەکەن. کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جۆ بایدن بەدۆست دادەنێت. خراپی تەندروستی منداڵان لە وردوگای سەرەکانی. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشن و بە هیوای ڕۆژانێکی خۆش لە جەژنەکانی کریسمس و سەری ساڵی نوێدا بۆ هەمووان. خۆشەویستان، لە بەریتانیاوە دەست پێ دەکەین. زیاتر لە 40 وڵات بڕیاریان داوە قەدەغەی هاتوچۆ بکەن لەگەڵ وڵاتی بەریتانیادا بەهۆی ئەوەی حکوومەتی بەریتانیا ڕاگەیاندنی نوێی بڵاو کردوێتەوە سەبارەت بە جۆرێکی نوێی کۆڤید-19 وەکو دەگوترێ بڵاوبوونەوەی ئەم جۆرە ڤایرۆسە نوێیە زۆر خێراترە بە بەراورد لەگەڵ ڤایرۆسی کۆڤید-19دا. لە زۆربەی ئەوروپا دابڕدراوە، بەندەرە گەورەکانی ئاژاوە و ئاڵۆزی تێکەوتووە. بەریتانیا بە شێوەیەکی کاریگەر لەلایەن دەرەوسیەکانیەوە کەرەنتین کراوە، دەیان وڵاتی دیکە گەشتەکانیان بۆ ئەو وڵاتە و لەو وڵاتەوە ڕاگرتووە، لەوانە هێندوستان، کەنەدا و رووسیا. سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕۆژی دووشەمە گوتی حکوومەت لە هەوڵی ئەوەدایە هاوپەیمانانی ئەوروپا ڕازی بکە بۆ کۆتایی هێنان بە داخستنەکان. ئێمە لە بەریتانیا بە تەواوی لە نیگەرانەکانی هاوڕێکانمان تێدەگەین و دەربارەی کۆڤید، نیگەرانەکانیان دەربارەی ئەو جۆرە نوێی کۆرۆنا. بەڵام هەروە ئەوەش ڕاستە کە ئێمە بڕوامان وایە کەوا مەترسی گواستنەوە لەلایەن شوفێرێک بە تەنیا لە کابینەیەک دانیشتووە زۆر کەمە، بۆیە هیوادارین بە خێرایی تا ئەو شوێنە پێوان دەکرێت پێشکەوین. داخستنەکان بە شێوێکی زۆر تند لە ناوچەی دۆڤەر هەستی پێدەکرێت. ڕۆژانە نزیکەی 10,000 بار هەڵگر لە ڕێگای قیتار و بەلەمەکان و دەڕوەنە بەندەری کالەی فەرەنسا. لە نێو ئەو شۆڤێرانەی گیریان خواردووە یەکێکیان ستانسێلا ئۆلبەرچی خەڵکی پۆڵەندا. من 3 منداڵم هەیە و هاوسەر، ئەوان پێویستیان بە من هەیە کە بۆ جەژنی کریسمس لەوێ بم. کریسمس لە پۆڵنیا پشوویەکی زۆر تایبەتە، تێکەڵەیەکە لە ئاین و نەریت. بۆ خەڵکی پۆڵەندی زۆر قورسە لە جەژنی کریسمسدا دوور بێت لە ماڵەوە، بۆیە ئەم دۆخە بۆ من زۆر قورس تەواو دەبێت. هەناردەی بەریتانیا ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دروست دەبێ. هاوکاتیش ئەگەر شۆفێرە ئەوروپایەکان ڕەتی بکەنەوە گەشت بۆ وڵاتە بکەن، ئەگەری ئەوەش هەیە هاوردەکردنیشی تووشی کێشە بێ. سوپەرمارکێتەکانی بەریتانیا ئەگەری کەم و کوڕیەکانیان هۆشداری داوە. بەریتانیا کۆتاییەکانی هەفتەی ڕابردوو ڕایگەیان کە ڤایرۆسێکی نوێی کۆرۆنای دەستنیشان کردووە کە 70% زیاتر لە جۆرەی پێشووتر توانای گواستنەوەی هەیە و ئەمەش هانی وڵاتانی تریدا کە بربەگەشتەکانیان بگرن بۆ ئەو وڵاتە. کۆمسیۆنی ئەوروپا ڕۆژی سێشەمە پیشنیاری کرد کە هەموو گەشتێکی ناپێویست لە بەریتانیاوە بۆ وڵاتانی ئەوروپی ڕابگیرێ، بەڵام ئەوەشی خستە ڕوو کە کارمەندانی بەشی گواستنەوە وەک شۆڤێری بار هەڵگرەکان دەبێ ڕێگە پێدراو بن بۆ گواستنەوە و هەروەها وتی پێویستە قەدەخەی گەشتی ئاسمان و قیتاریش هەڵبگیرێ. هەروەها وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپاش ناچارنیان ئامۆژگاریەکان جێبەجێ بکەن و گفتوگۆی نێوان بەریتانیا وڵاتانی یەکێتی ئەوروپاش هەر بەردەوامە. قەدەغەی گەشتە ئاسمانیەکان لە ئێستادا وەک جۆرێک لە خۆپاراستن گیراوەتە بەر. کۆت و بەندەکانی دیکە سەبات بە گەشتکردن لە بەریتانیاوە لە ئێستادا لە پێداچوونەوەدایە. هاوکات زیاتر لە 16 ملیۆن کەس لە باشووری بەریتانیا لەوانە لەندەن بە قورسترین شێوە لە ژێر کەرەنتینەدان و تێکەڵبوونی خێزانی و گەشتی ناپێویست قەدەخە کراوە. من پێم وایە کە ڤایرۆسە نوێیەکە بە دڵنیاییەوە جگای نیگەرانیە و وا دەزانم بڕیارێکی دروست درراوە، بەڵام خۆزگە چەند ڕۆژێ زووتر ئەم بڕیارە دەدرا. زانایان دەڵێن کە جۆرەی نوێی ڤایرۆسەکە وا دەکابوونی ڤاکسێنەکە ڕۆژ لە دوای ڕۆژ زۆرتر گرنگی خۆی دەرخا. ئیستا زیاتر لە 9 ملیۆن بەریتانی یەکەم ڤاکسێنی دژە کۆرۆنایان وەرگرتووە. هاوکاتیش تەنیا چەند ڕۆژێک ماوە کە بریتانیا پێ بخاتە قۆناغی برێگزێتەوە کە دەکاتە ڕۆژی یەکەمی سەرەتای ساڵی نوێ. هێشتا لەسەر هیچ مامەڵێکی بازرگانیش ڕێنەکەوتوون. مامەڵە بکرێتیانە، بەڵام پێشبینی ئەوە دەکرێت کە بە چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا کێشە لە مامەڵە و گەشتەکاندا زۆرتر دروست بێت. حکوومەتی ئیتالیا بڕیار دەدا جارێکی تر تەواوی وڵاتەکە دابخات وەک هەنگاوێکی تر بۆ بەرەنگاربوونەوەی شەپۆلێکی تری کۆڤید-19. بە پێی ئەم بڕیارە نوێیە و دوکان و بازاڕانەی کە پێویست نین دادەخرێن و تا ڕۆژی 5 و 6 مانگی یەکی داهاتوو ئیتالیایەکان تەنها دەتوانن بچنە سەر کارەکانیان، یان ئەگەر کێشەی تەندروستیان هەبوو ئەوە دەتوانن لە شوێنێکەوە بچن بۆ شوێنێکی تر.
پۆلیس بربەستی داناوە لە ڕۆما بۆ چاودێریکردنی داخستنی وڵاتەکە، بەڵام بۆ کرسمس و سەری ساڵی نوێ باشترین دیاری ئیتالیاییەکان پاراستنی تەندروستیە. هێزە کوردیەکان لە سووریا و لە عێراقدا هاوپەیمانێکی گرنگی هاوپەیمانیەتی بە سەرکردایەتی ئەمریکا بوون لە شەڕی دژی داعشدا. ئەو کاتەی کە جۆ بایدن سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا ئەندامی سینات بوو و هەروەها کاتێکیش کە 8 ساڵ جێگری سەرۆک ئۆباما بوو بە یەکێک لە کەسایەتیە گرنگەکاندا دەنرا بۆ داڕشتنی سیاسەت لەو ناوچەی جیهاندا. هەر بۆیەشە لە ئێستادا کوردەکان هیوایەکیان لەسەر جۆ بایدن هەیە. بە هاوکاری هاوپەیمانەکان بە سەرکردایەتی ئەمریکا هێزە کوردیەکان لە عێراق و سووریا هاوکار بوون لە ئازادکردنی ناوچەگەرێکی بەرفراوانی ژێردەسەڵاتی دەوڵەتی ئیسلامی داعش لەو دوو وڵاتەدا. ئەو ڕۆکە و گروپە تیرۆریسیە کە پێی دەوترا خلافەت ئیتر بوونی نەماوە. گروپە کوردیەکان پێیان وایە دەبێت کاری هاوبەشیان لەگەڵ ئەمریکا بەردەوام بێت لە پێناو دەستەبەرکردنی سەقامگیری ناوچەکە. لە سووریا بەرپرسانی کورد لەو بڕوایەدان پشتیوانی زیاتری سیاسی لەلایەن بەڕێوەبەرایەتی داهاتووی ئەمریکاوە دەبێتە پاڵپشتی بۆ کۆتایی هێنان بە شەڕەکانی ئەم 10 ساڵی وڵاتەکە. ئێمە وەک هێزەکانی سووریای دموکرات لەگەڵ هاوپەیمانی جیهانی و ئەمریکا هاوبەشێکی سەربازیمان هەیە بۆ شکستهێنانی داعش هێشتا شانە نووسۆکانی لەوەیە، بەڵام هێشتا پێویستیمان بە هاوبەشیەکی سیاسی هەیە کە بۆ ئێمە هێنانی ئاشتی و کۆتایی هێنان بۆ قەیرانی سووریای کە 10 ساڵە بەردەوامە زۆر گرنگە. لە کاتێکدا هەرێمی کوردستانی عێراق پەیوەندی لەگەڵ واشنگتندا زیاتر دامەزراوە، بەڵام بەرپرسانی کوردی عێراق هیوا دەخوازن جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردرا و استراتیژی ئەمریکا بەرامبەر بە عێراق و کورد بەهێزتر بکات. بۆیە بۆ ئێمە گرنگە ئەمریکا لەسەر ڕێڕەوی خۆی بمێنێتەوە لە عێراق، پارێزگاری لە مانەوەی هێزەکانی بکات و پارێزگاری لە بوونی دیبلۆماسی بەهێز بکات و ئەمەوا دەکات ئامادەبوونی هەم لە ناوخۆ هەم لە ئاستی نێودەوڵەتیدا هەست پێکرا و زانراو بێت. لەو کاتەوەی کە ئەندامی ئەنجومەنی سیناتی ئەمریکا و تەنانەت ئەو کاتەشی جێگری سەرۆک بوو لە ئیدارەکەی ئۆبامادا، بایدنی سەرۆکی هەڵبژێردرا و لەلایەن زۆرێک لە کوردەکانەوە وەک پشتیوانێک سیر دەکرا. لە میانەی کۆبوونەوەی بانگەشەی ساڵی ڕابردوودا بایدن کە ئەو کات کاندید بوو ڕەخنەی لە دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا گرت سەبارەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە بەشەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە مانگی دەی ساڵی 2019. بەهۆی ئەو کشانەوە خێرایی ژمارەیەکی کەم لە هێزە تایبەتەکانی ئەمریکا لە سووریا، ترامپ توانی خیانەت لە هاوبەشە کوردەکانمان بکات کە هاوکار بوون لە شکستپێهێنانی داعشدا. ئەمەش بووە هۆی دروستکردنی قەیرانێکی مرۆیی بۆ خەڵکی بێتاوانی مەدەنی و کەمایەتیە نەژادی و ئاینیەکان لە میانی شەڕەکەدا. ترامپ سەربازەکانی کشانەوە وەک بەشێک لە سیاسەتی فراوانترکردن بۆ کەمکردنەوەی تێوەگلانی ئەمریکا لە ناکۆکیە دەرەکیەکاندا. شارەزایان دەڵێن پێشبینی دەکەن بایدن استراتیژی دژە تیرۆر لە سووریادا بپارێزێت کە ئەمەش پێویستی بە هاوبەشێکی بەهێزی ئەمریکا دەبێت لەگەڵ کوردەکانی عێراقدا. ئەستەمە سوپای ئەمریکا پشتیوانی خۆی بۆ هاوپەیمانی هێزەکانی سووریای دموکرات لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بپارێزێت ئەگەر هێڵەکانی زامنکردنی دابینکردن و هێزی پشتیوانی لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەبێت. نیکۆلاس هێراس ئەوەشی خەسەڕوو لە پێناو سیاسەتێکی سەرکەوتوودا بۆ ڕێگەگرتن لە دووبارە سەر هەڵدانەوەی دەوڵەتی ئیسلامی داعش لە سووریا، ئیدارەکەی بایدن پێویستی بە پشتیوانێکی جێگیر دەبێت لەلایەن هێزە کوردیەکانی عێراقەوە. تەواوی ئەندامانی تۆڕێکی نوێی هەواڵ لە ناوچە کوردنشینەکانی تورکیا ژنانن. ئاژانسی هەواڵی ژن یەکێکە لەو ڕێکخراوە سیڤیلیانەی کە ڕوبەڕووی گرم و کێشە بۆتەوە لەلایەن دەسەڵاتدارانی تورکیاوە. هەمیشە کاربەدەستانی تورکیا لە کاتێکا کە بەرەنگاری ڕێکخراوە سیڤیلیەکان دەبنەوە وهای دادەنێن کە بەشێکە لە ململانێ و بەرەنگاربوونەوەی تێرۆریزم. لەژێر دروشما لەسەر ڕێیا بەربڕاستیەوە لەگەڵ پێنووسا ژنێ، ئاژانسا ژن نیوز یا ژنان دixwaze destdirêjî û tundutujî li hember jinan eşkere bike. Kadının olduğu her yerde, yani yaşamın her alanı esas. Jin news dixwaze rojnamevan li her cihî be ku jin lê ye, armanc ew e karê jinê bîne berçav, hebûna wê bîne berçav û her wisa platformekê bideyne wan ku ew nêrînên xwe derbibirin. Bingeha ajansa jin li başûr Rojhelata Tirkiye ya Piranî Kurdin devera ku bûye navenda serekî bi dehan salan ji aliyê endamên mezintirîn kêmnetewe li Tirkiye. Ji ber raportên derbarê binpêkirina mafin mirov li dijî jinan ji aliyê hêzin ewlekariyê ve wekî destdirêjiya seksî, ajansa jin bûye armanca desthilatên Tirkiye ku vê ajansê bi belavkirina propagandaya terorîzmê tawan bar dike. Kadın gazetecilere dönük
ام di gelek zordariye da derbas bûyn. Armanca jinê gelek hate kirin. Jin hatine desteserkirin, ofîsên me wêran kirin û tiştên me yên teknolojî birin. Nêzîkî 20 hevkarên me ketine zîndanê. Desthilatên Tirkiye bi kêmî 10 caran malpera jin girtine. Her cara yek dîsan vedibe ew li jêr navekê nû kar dikin. Vê mehê Tirkiye di rêza duwem da derket ji nav welatên cîhanê ku rojnamevanan zindan dike. Lê ne tenê mijarin ku ajansa jin li ser raportan çêdike dihêle ku ev bibe armanc. Ew danûstandina rojnamevanî bi wan re nakin. Ew wek tîroristan danûstandinê digel wan dikin. Ev e pirsgirêka me ye. Hikûmet tê nagihît ku mafê rojnamevaniyê ya hevseng di herêma me de heye. Tevgerên mafên jinan li seranserî Tirkiye bûne çalakvanên herî deng bilind li dijî hikûmetê. Ev tevger dixwazin ku mafên xwe yên ragezî biparêzin, li vê dema ku hindek wezaretên hikûmetê hewl didin ku Tirkiye ji peymaneka navdewletî ya mafên jinan vekşînin. Tevî gefeyên ji aliyên polîsa ve Jin News karê xwe ranawistîne. O korku olayına hiç girmedik. Derst di hizrame danîne. Eger tu piştgiriya azadiya rojnamevaniyê bikey, nabêt bitirsî. Lê digel iddiayên Tirkiye ku ew rastî gefeyên bêhempe di vî demê şerê dijî terorê da tê, ji bo ajansa Jin News têkoşîna wê ji bo anîna nerîna jinan bo nav rojnamevaniyê da têkoşîneka dûr û dirêj e. هەر لە تورکیا دەمێنینەوە و ژمارەیە لە ڕێکخراوە سیڤیلیەکان لە شاری وان ناڕەزاییان دەربڕیوە بەرامبەر یاسایەکی نوێ کە لە پەرلەمانی تورکیادا داڕێژراوە. وەکو کاربەدەستانی ئەو ڕێکخراوانە ئاماژەی پێدەکەن ئەو یاسایە بە مەبەستی تەگەرەخستنە بەردەم کارەکانیانە و هەروەها ڕاگرتنی کار و ئەندامەکانیشیانە بۆ ماوەیەکی کاتی. Saziyên sivîlên bajarê Wanê bertek nîşanî pêşniyar qanûna pêşîgirtina çekên komkujiyê dan û gotin ku di bin vî navî da hikûmeta AKP dixwaze xebatên komalayên demokratîk asteng bike. Di 19 berfanbarê da li Meclisa Tirkiye pêşniyar qanûna pêşîgirtina çekên komkujiyê hatibû qebûlkirin. Li gor vê yekê di 6 qanûnên bingehîn da 43 madde dê werin guhartin. Di nava van guhartinan da babetek ji ser statûya saziyên sivîlin. Eger guhartina van qanûnan were erêkirin, êdî Wezareta Karê Navxweyî dikare bo saziyên sivîl qayûm diyar bike û wan bigire. Li ser navê 13 saziyên sivîl, Cigêrê Serokê Baroya Wanê Hamza Çiftçî daxuyanî xwand û got ku ti eleqa navê pêşniyar qanûnê û bi naveroka wê tune ye. Ji ber ku bi guhartina van qanûnan dixwazin mafên rêxistinbûyîn, alîkarî berhevkirin û azadiya raman yên saziyên sivîl bixin bin kontrola Wezareta Karê Navxweyî. Teklifte İçişleri Bakanı'na hakkında terör... Eger pêşniyaza qanûnê were pejirandin wek mînak derheqê endama komalayekê de tenê lêpirsînek jî hebe, bi vê sedemê Wezareta Karê Navxweyî dikare dest deyne ser wê komalê. Têzanîn ku tenê di nava salekê de derheqî 300,000 kesan lêpirsîn hatiye vekirin û ev kesên he jî mafparêz, aktivîst, rojnamevan û siyasetvanin. Dema em di vê çarçoveyê de difikirin pir baş tê dîtin ku ev qanûn ji bo dijatiya xebatên komalayan hatiye amadekirin. Di daxuyaniya hevbeş da tê diyarkirin ku dema ev qanûn ji aliyê hikûmeta Partiya Dad û Pêşvebirinê AKP ve dihat amadekirin, hikûmetê nêrînên wan newergirtiye. Em dibînin êdî êrişeke li hemberî saziyên sivîl û saziyên demokratîk ye. Dixwazin ku êdî tek deng bibe, tek reng bibe, tek mirovek bibe û tenê biryar û qanûn û hemû rê û rêbas bi wê awayî bimeşin. Li Tirkiye diyarkirina qayûman piştî hewildana darbeya leşkeriya di 2016 da ketiye rojevê. Di nava 4 salandan ji aliyê hikûmeta Tirkiye ve bo piraniya şaredariyên Partiya Demokratîkan Gelan HDP, Komelan, Vakfan û hejmarek kargehan qayûm hatiye diyarkirin. Hikûmet sedema diyarkirina qayûman jî lêpirsîn an jî dozên hatine vekirî nîşan dide. Li bendê ku li hemû cihan, hemû erdan, hemû saziyan, hemû kesan bi qayûman rê bibin. Armanc ew e, yanî qayûm ji wan re bû nîmetekî mezin ji xwe re dîtin. Lê bila ew jî baş bizanibin, em xwe jî baş dizanin.
ev rê bi qeyûma naçe, ev gel, ev sazî qeyûma qebûl nakin û tu dema jî cihê qeyûma li ba me çê nabe. Li gor danên Wezareta Karê Navxweyî li Tirkiye 121,000 komele û herî kêm milyon û nîv endam û xebatkarên van saziyan hene. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران هێرشێکی زارێکی دەکاتە سەر سەرۆک داناڵد ترامپ و دەڵێت چارەنووسی ترامپ هەمان چارەنووسی سەدام حوسێنە. کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران بەردەوام ڕخنەیان لە سەرۆک ترامپ گرتووە لەسەر سەپاندنی بەرزترین ئاستی فشار بەسەر ئێراندا و هەروەهاش بەوەی کوژرانی قاسم سولەیمانی لە سەرەتای ئەم ساڵی 2020دا. سەرۆک ترامپ درەنگانێکی ڕۆژی چوارشەممە ئاگاهیدایە و بە ئێرانیەکان دژی هەر هێرشێک بۆ سەر کارمەندانی لەشکری و دیپلۆماتکارانی ئەمریکا لە عێراقدا. ئەم ئاگاهیدانەش دوای چەند ڕۆژێکە لەو هێرشەی میلیشیا عێراقیەکانی ئێران پشتیوانیان دەکات کردیانە سەر باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغدا. ئەم ئاگاهیدانەش بە ئێران دوا بە دوای کۆبوونەوەی گەورە کاربەدەستانی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بوو بۆ دانانی ژمارەیە بژارە سەبارەت بە چۆنێتی بەرەنگاربوونەوەی هەر هێرشێک بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراق. لە پۆستێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەردا سەرۆک ترامپ لۆمەی ئەو هێرشە موشەکیەی کرایە سەر باڵێۆزخانەی ئەمریکا لە ئەستۆی کۆماری ئیسلامی ئێران ناوە. لەم ساڵی 2020دا کۆماری ئیسلامی ئێران لەژێر فشاری قورسدا بووە، ئەمە بێلەوەی لەسەر هەردوو ئاستی ناوخۆیی و دەرەوەیش ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و گرفت و ئاڵۆزی بۆتەوە. ئەوەی جێی سەرنجە لە ساڵی 2020دا کۆمەڵگەی نێونەتەوەیی هاوڕاییەکی تیادا نەبوو بەرامبەر بە سیاسەتە شەڕانگێزیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەحمەد ئەسکەندەری نووسەر و شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە لەگەڵ بەرنامەی بەشی کوردی دەنگی ئەمریکادایە. کاک ئەحمەد لەگەڵ سوپاسم بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە لە کوژرانی قاسم سولەیمانیەوە بۆ کوژرانی زانە ئەتۆمیەکەی ئێران موحسن فەخریزادە چ شتێک لە ئەستراتیجەتی ئێرانە هاتە گۆڕین؟ ئاڵوگۆڕێکی زۆر زۆر گەورە بوو کاک بەڵێن لەبەر خاچەوە کە ئەم ساڵی 2020 کە بۆ هەموو دنیا بوو بە ساڵێکی تایبەتی تر هەتای لە مێژوودا دەمێنێتەوە بۆ ئێران بە تێرۆری کەسی دووهەمی ڕژیم دەستی پێکرد و بە بۆچوونی من ڕژیم ئفلیج بوو ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 2020 و بە تێرۆری موحسینی فەخریزادەش کە بڵێن کۆتایی پێهات ئەوە دیسانەوە نیشانیدا کە ئەو لاوازیە کە چاوەڕوان دەکرا ئێران تێپەڕی کردبێ معلوم بوو کە نەک تێپەڕی نەکردووە لابازی ئەمنی و ئاسایشی ناوڵات بەڵکو قوڵتریش بووەتەوە و ئەمە کارتێکردنی هەبوو لەسەر باڵەکانی ناو کۆماری ئیسلامی ئێران لە پەنای قەیرانی ئابووری و ئەو بارودۆخە قەیراناویەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. کاک ئەحمەد لە ساڵی 2020دا وێڕای سزاکانی ئەمریکا بەسەر ئێران و کاریگەریەکانی پەتای کۆڕۆنا لە ئێراندا بە شێوەیەکی ئێجگار بەرچاو بەربڵاو بووە. ئێران لە ڕووی هەم ناوخۆی وڵاتەکەەوە لە دەرەوەش ڕوبەڕووی کۆمەڵی قەیران و گرفت بووە، بەڵام نەمان بینی ڕەفتارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بگۆڕێ هەروەک چۆن هاوڕاییەکیشمان لە کۆمەڵگای نێونەتەوەییدا بەدی نەکرد. بۆچی؟ لەبەر خاتریەوە کە ئێران جارە بە نیسبەتی کۆڕۆناوە لەو وڵاتانە بوو کە لەبەر پارە و لەبەر ئەوە کە سوپای پاسداران فڕۆکەی ئاژانسی فرۆکان ئەوانی مهران ئەیری بوو هاتوچووی چینیانە کرد، خەڵک زۆر هۆشداریاندا بەڵامان دەربەز نەبوون لەبەرەوە پارەی باشیان وەرەگرت و لەگەڵ ئەوەشدا هەڵبژاردنێک کرا لە سەرەتای ئەم ساڵەدا و هەم هەڵبژاردنەکە و هەم ئەو هاتوچوانە وەزەکەی خراپ کرد. لەبەر ئەو بارودۆخە ئابووریە خراپە و ئەو گەمارۆ سەختە کە لە سەریان بوو ئێران نەیتوانی ئەو ئەندازەی کە جاران بووی پەل باوێژێ بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەبەر ئەوەی هیچ زانوساندنێکی نەبوو بەرامبەر بە ڕۆژئاوا و لە ناوخۆشە بە توندی پێشێلکاری مافی مرۆڤ بوو بۆیە لە دەرەوە هیچ ئاوڕێکی ئەوتۆیان بۆ نەداهێڵ.
چۆنەکرێ کارێک بکرێت لەسەر ئاستی جیهان کە هاوڕاییەک بەرامبەر بە سیاسەتە شەڕانگێزیەکانی ئێران لە ناوچەکەدا دروست ببێت. ئێران دەبێ یەکەم سیاسەتەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێت، دوو هەم واز بێنێ لەو هەموو درۆکردنە هەر 5 ڕۆژ پاش کوژرانی قاسمی سلێمانی فڕۆکە ئوکراینیەکەیان خستە خوارەوە لەسەر تاران. ئێستاش ئینسانە گەرچاوی لەکە بەلایەوە سەیرە چۆن دەکرێت لە پەناگوێی فڕۆکەخانەی تاران دژەموشەکی ئاوەها دابمەزرێنی و دەستکەی بە تەقەکردن بەبێ ئەوە فڕۆکەخانەکە داخرابێ بەبێ ئەوەی بەرپرسانی سەرەوە ئاگادار کرابێتن. بەڵام معلومە کە ئەمە وانە. ئەمە وانە ئێران وڵاتێکی سەر لێ شێواوی لە بارودۆخێکی زۆر قەیراناویایە کە ناوێت دەست هەڵبگرێت لە سیاسەتەکانی خۆی لەگەڵ ئەوەشدا کە بەداخەوە هیچ ئۆپۆزیسیۆن و ئالترناتیڤێک نییە بۆ ئەم ڕژیمە بۆیە توانیوێتی سەر ڕای هەموو شتێک درێژە بە ڕەوتەکەی خۆی بداوە، بەڵام بە تەواوی بۆی ناتوانێت بچێتە سەر. من پێم وایە قەیرانی گەورە بەڕێوەیە لە ئێران. قەیرانی گەورە بەڕێوەیە، بەڵام ئایا هاوڕایی کۆمەڵگەی نێونەتەوەی لەسەر دەبێیان نا؟ باوەڕ ناکەم کە دەڵێن کۆمەلگەی نەونەتەوەی ترامپ ئەگەر بمایە دۆخەکە بارودۆخەکە جۆرێکی ترە بوو، بەڵام بەهاتنی دەوڵەتی جۆ بایدن لەلایەک و لەلایەکی تریشەوە بۆ بەرژەوەندیە قوڵەکە چین و رووسیا هەیەە، بە تایبەت چین کە دەزانن ڕێکەوتنێکی 25 ساڵەی واژۆ کردووە لەگەڵ ئێران کە ئێرانیەکان زۆر ڕخنیان هەیە لەسەری لەبەرەوە کە بەڕاستی نازانن چەندە ئیمتیازی گەورە درراوە بە چین. ئەگەر جۆ بایدن دابنین لە پەنای چین و لە پەنای رووسیا دەتوانین ئەو پێشبینیە بکەین کە ئوروپاش بڕێک نەرمتر بێتەوە بەرامبەر بە ئێران. لە ساڵی 2020دا ئەلبەتە سەرکوتکاریەکان پێشێلکاریەکان زەوتکردنی مافەکان لە کۆماری ئیسلامی ئێراندا درێژیان هەبووە، بە هەمان شێوەش لە بەرامبەردا شەپۆلی ناڕزاییەکان ئەگەر زیاتر نەبوو بن بە دڵنیاییەوە کەمتر نەبوون. پێویستە چ جۆرە خوێندنەوەیەک بکرێ بۆ ئەو شەپۆلی ناڕزاییانە؟ شەپۆلی ناڕزاییەکان ئەگەر کۆرۆنا نەبوایە و ئەگەر بربەستی کۆرۆنا نەبوایە لەگەڵ قەیرانەکانی ترا کە هاتنە پێشەوە بۆ ئێران بێگومان لە ساڵڕۆژی بە تایبەتی خۆپیشاندانەکانی ساڵی پار دەمانبینی کە خۆپیشاندان بکرێ، بەڵام لەلایەکەوە کۆرۆنا دەستی خەڵکی بەستووە، لەلایەکی تریشەوە ئەوەندە تونند و تیژیەکە زۆر بووە و ئەوەندە سەرکوتکردن ێزگار زۆر بووە و بەڕاستیشی لە دەرەوەیش نەوعێک بێدەنگی هەیە. من سەرنجەمەدا بۆ نمونە ئەوەی کە لە ئوکراین لە بەلاڕوس ڕوویدا لەگەڵ ئەوەی کە لە ئێران ڕوویدا لە یەک زۆر عجایب بە لەسەرێکەوە زۆر دوور نەبوون، بەڵام ئەوروپا زۆر حساستر بوون بە بێلاڕوس هەتا بە ئێران سەبارەت بە پێشێلکاری مافی مرۆڤ. کاک ئەحمەد لەگەڵ بە تەواوەتی کە بڵین ڕەچاوی ڕووداوەکانی 2020 ئێران بکەین ئەکرێت چیمان پێ بڵێ بۆ 2021؟ ئەوەمان پێ دەڵێ کە ئێران لە بارودۆخێکی زۆر قەیراناویایە و ئەو دەسەڵاتە تندڕەوەی کە ئێستا لە ئێرانە وردە وردە لە هەڵبژاردننی ساڵی داهاتوودا بەهاری داهاتوو ئیتر سەرۆکایەتی کۆماری ژەکەوێتە دەستیان توانایی ئەوەیان نییە جواب بە داخوازەکانی خەڵک بدەنەوە، توانایی ئەوەیشیان نییە کە دانووساندنێکی ڕێکوپێک لەگەڵ ئوروپا و ئەمریکا و تەنانەت لەگەڵ رووسیا و ئەوانەشدا بکەن. خەڵکێکی ناڕازی، قەیرانێکی ئابووری زۆر و دنیایەکی ناڕازیش بەرامبەر بە ئێران، بارودۆخی ڕێبەران و دەسەڵاتدارانی ئێران زۆر زۆر سەخت و دژوارە بێ، بەڵام بەداخەوە وەک عەرزم کردن لەبەر ئەوەی کە ئالترناتیڤێکی وانییە لە بەردەمیانە ئەتوانن درێژە بە حکوومەتەکەیان خۆیان بدەن و بە ئەوەش بڵێم کە بەداخەوە گەلی کوردیش لەم بینەدا یعنی لەم ساڵەدا قوربانی زۆری داوە و ئازاری زۆری چێشتووە، هەر لە کۆڵبەرەکانەوە بگرە هەتا ئیعدامکردن و هەتا ئەنواعی سەرکوت و پێشێلکاری تری مافی مرۆڤ لە کوردستان هەروەکو لە بەشەکانی تری ئێران. کاک ئەحمەد سوپاس دەکەم بۆ ئەم دیدارە کورتام. زۆر سپاس بۆیەوەش.
منداڵان لە وردوگای سەرەکانی لە ناوچەی کوردنشینی حەسەکە لە سووریا گرفتی تەندروستیان هەیە وەکو باوانیان ئاماژەی پێدەکەن تواناییان نییە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە تەندروستیانەیان کار بەدەستانی ئۆردوگاکەش دەڵێن هەوڵیان داوە لەگەڵ ژمارەیە ڕێکخراودا تا یارمەتی و کۆمەکیان بۆ ئامادە بکرێ بەڵام هەتا ئێستا هیچیان بەدەست نەگەیشتووە. مالباتە باوێ دژوار گۆ لە کامپا سەرێکانی لە ڕۆژهەڵاتی حەسەکەیە بخۆدی سێ زارۆکی نەخۆشن هەرشی زارۆک لەسەر دەرمانان دژین و ji ber rewşa xerab nikarin dermanên wan pêk bînin. Sê heba nexweşên yek muaq aqliyan û cesediyan mesecilan di emeliyata birtinê ye. Qîza min ciyê biçûkê giştika xilî wîra de pêreyê mesecilan dû nehat. Dermanê wan birtinê em darin qamişto. Em derim dermana wan tîn. Ew qîza me key mizinê serh pêr ew cî. Yani em derman tîn bir dermanê wan tinê. Diya dijwar dibêje got ji ber xêzaniyê nikarin derman ji zarokên xwe re dabîn bikin. Li gorî rêveberiya kampa serêkaniyê got heya niha 84 zarokên xwediyê pêdiviyên berdewam ya tunduristiyê hene. Li gorî rêveberiya kampê rêxistinên mirovahî bi ser wan de neçûne tevî got wan banga alîkarî kiriye. Endamê rêveberiya kampê hakum Oso ji dengê Amerîka re got avahiyên kampê bi dawî nebûne lewra astengî li pêşiya wan derdikevin bi taybetî di milê tenduristiyê de. Piştî taawunê me bi cemiyatê mer kar dikin û min cemiyatên mehellî birastî 84 halet rastid me kirine me tespît kirine ji nav ev halana de şelel dîmaxî hebû mutelazîmet dawn tewahhud û nexweşiyên طبعا إعاقة أطراف هبو حالات نوا هبون هولين ريخستنين خوجهي جي تيرا چاري ناكه هاي واسور آ كرد تكانه ريخستنا تندورستيه گول كامپي كاردكه دبيجه هين ناون داوان بداوين نبويه وبريا خاله تندورستيه گروك د كامپي ده كاردكن عيادات الفيدكا اسبوعي سي روجاي عيادات متنقلتين دكتورتين وجي بي في سيارمي اسعافي 24 ساعه على الفيدكا كاردكن والفيدكا نخشي هن يعني نخشي بر المخيم وسري سديد بكاربش زاروك كلك نخشن ونخشي وانقش بر شرشابج بر سرمي المخيم ديش بر سرمي نخشي هجای گوتنه گو کامپا سرکانیه هات آواکرین بو و گوهستنا کوچبرین سرکانیه گل دبستان بازار حسک دمان لگوری سرجمارن فرمی گو لکامپه 1505 مالبات دناف ده 1938 زاروک هنه یین گو جوان زاروکان 84 زاروک نخوش هنه هجای بیرخستنه یگو بسدمن ایریشا ترکیه سر بازار سرکانیه به هزاران جباجر کوچبر بون ولناوا بازار حسک و دناوا دی کامپان ده هاتنه بجیه کرن روشا تندورستی لهر دو کامپان خرابه بتایبتی جبو زاروکان زانا عمر دنگ امریکا کامپا سرکانیه بازار حسکی جا خۆشەویستانم تا کورتکۆنەکشنێکی نوێ هەر شاد و سەرفراز بن.